شەنگال ئەو قەزایی لە چەند کاژمێرێکدا کەوت، بەڵام دەستپێکردنەوەی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی 15 مانگ دواکەوت. لە بەرەبەیانی ڕۆژی پێنجشەمەوە پێشمەرگە و هێزە کوردیەکان بە هاوکاری هەماهەنگی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شەنگالیان دەست پێ کردووە. بە وتەی ستیڤن وارن وتەبێژی ئۆپەراسیۆنەکانی هاوپەیمانان پێدەچێت ئۆپەراسیۆنەکە زیاتر لە هەفتەیەک بخایەنێت. شەنگال یەکەمین ناوچەی باشووری کوردستان بوو کە لەلایەن چەکدارانی داعشەوە لە ڕۆژی 3 ئابی 2014دا کۆنتڕۆڵ کرا. لە ئێستاشدا و لە ئەگەری سەرکەوتنی ئۆپەراسیۆنەکەدا داعش کۆنتڕۆڵی بەسەر هیچ شارۆچکەیەکی باشووری کوردستاندا نامێنێت. شەنگال لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای نینەوایە و بە دووری 140 کیلۆمەتر لە ڕۆژئاوای مووسڵەوە هەڵکەوتووە و کەوتووەتە سەر سنووری ڕۆژئاوای کوردستان. کۆنتڕۆڵکردنەوەی شەنگال لە چەند ڕوویەکەوە گرنگی استراتیژی هەیە. یەکەم، شەنگال کەوتوتە سەر ئەو ڕێگە سەرەکیەی کە مووسڵ و ڕەقە پێکەوە دەبەستێتەوە. بە کۆنتڕۆڵکردنەوەی شەنگال داعش ئەو ڕێگە سەرەکیە لەدەست دەدات و چیتر چەکدارەکانی ناتوانن بە ئاسانی لە نێوان مووسڵ و ڕەقەدا هاتوچۆ بکەن یان چەک و کەرەستەی سەربازی بگوازنەوە. هەر بەهۆی گرنگی ئەو ڕێگەیەوە لە دیوی ڕۆژئاوای کوردستانیشەوە لە سەرەتای ئەم مانگەوە یەپەگە و هێزە عەرەبی و مەسیحیەکان لە چوارچێوەی هێزەکانی سووریای دیموکراتیدا ئۆپەراسیۆنێکی بەربڵاویان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەی هۆڵ لە ڕۆژهەڵاتی حەسەکە و شەدادی لە باشووری حەسەکە دەست پێ کردووە و بە پێی لێدوانەکانی یەپەگە تا ئێستا نزیکەی 6 گوندیان کۆنتڕۆڵ کردوتەوە. دووەم، بەوتەی شارەزایانی بواری سەربازی لە ئەگەری سەرکەوتنی هەردوو ئۆپەراسیۆنەکەدا، واتە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شەنگال و ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی هەردوو شارۆچکەی هۆڵ و شەدادی، ئەوە لە دیوی باشووری کوردستان کۆنتڕۆڵکردنەوەی شەنگال دەبێتە دەواازەیەک بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لە داهاتوودا و لە دیوی ڕۆژئاواشەوە کۆنتڕۆڵکردنەوەی هۆڵ و شەدادی دەبێتەوەی کار ئاسانی بۆ هێرشکردنە سەر شاری ڕەقا، ئەو شارەی داعش وەک پایتەختی خۆی سێری دەکات. سێم، بە کۆنتڕۆڵکردنەوەی شەنگال ئەوە مووسڵ گەورەترین شاری ژێردەسەڵاتی داعش بە کردەوە لە 3 لاوە لەلایەن پێشمەرگەوە گەمارۆ دەدرێت. چوارەم، لە ڕووی سیاسیشەوە کۆنتڕۆڵکردنەوەی شەنگال گرنگی تایبەتی هەیە بۆ کورد. بەو پێی زۆربەی ناوچەجێ ناکۆکەکانی نێوان هەرێم و بەغدا دەکەوێتە ژێر کۆنتڕۆڵی پێشمەرگەوە. جگە لەوەش لە هەردوو دیوی باشوور و ڕۆژاوای کوردستانەوە سنوورێکی بەرفراوانی نێوان عێراق و سووریا دەکەوێتە ژێر کۆنتڕۆڵی کوردەوە. بەڵام لەم نێوانەدا ئەوەی جێگەی نیگەرانیە ئەو ناکۆکەیە کە لە ماوەی ڕابردوودا لە ناوچەی شەنگال لە نێوان پەکەکە و پارتیدا سەری هەڵداوە. لێرەدا پرسیار ئەوەیە کە ئایا دوای کۆنتڕۆڵکردنەوەی شەنگال ئەو دوو لایەنە دەتوانن بەسەر ناکۆکیەکانەدا زاڵ بن یان بە پێچەوانەی ویستی دانیشتوانی ناوچەکەوە دوای کۆنتڕۆڵکردنەوەی شەنگال ناکۆکیەکانی نێوانیان قوڵتر دەبێتەوە.